سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن. ئازیزان ئەمڕۆ یەکشەمە 11 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 2 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەبردننی مەراسمی ڕۆژی لەدایکبوونی پەیمان منبەری لە شاری سنە، ڕێزگرتن لە یادی سەرینا ئیسماعیلزادە لە شاری ورمێ، کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری فوئاد قەدیمی لە سنە، دیداری بنەماڵەی دادخوازان لەگەڵ بنەماڵەی کەماڵ ئەحمەدپور لە شاری مەهاباد، ناڕوونی چارەنووسی کاوە بەهمەنی و موختار منبەری لە زیندانی سنە، کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی پایانەکانی خارک و ئەسەلوویە، برینداربوونی هاوڵاتیەکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بەلوچستان و چوونەسەرەوەی ئاماری فرێدانی کۆرپەڵە لە چاران. دەستپێکی هەواڵەکان. راپۆرتی شەشمانگەی کۆبەر نیوز لە کوردستان. ڕۆژی شەمە دەی مانگی پوشپەڕ کۆبەر نیوز ئاماری کوژران و برینداربوونی کۆبەرانی لە شەشمانگی ڕابردوو لە پارێزگاکانی کوردستان، کرماشان و ورمێ بڵاو کردوێتەوە. بۆ باسی زیاتر لەسەر ئەم هەواڵە داوامان کردووە لە هاوڕێپەریا عەزیزی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆبەر نیوز بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ پەریا زۆر سپاس کە داوات ئێمەت قبول کرد، بەخێر بێ بۆم بەنامەیە. زۆر سپاس، سڵاومێ لە خزمەتیەوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بژی بۆ تۆ هاوڕێ پەریا. ئاماری جیاواز هەیە سەبارەت بە کوژان و برینداربوونی کۆبەران، دوایین ئامارەکان چییە؟ هەروە کە دەزانن ئێمە دوێکە لە کۆبەر نیوز گزارشێکمان بڵاو کردەوە سەبارەت بە شەشمانگی یەکەمی ساڵی 2023. جا من پێم خۆشە بلەوە باسی ئامارەکانی پاریش بکەم، یانی ساڵی 2022. ئەمە لە ساڵی پاردا ئەو ئامارانەی کە بەدەستمان گەیشتووە سەرجەم 258 کەس لە کۆڵبەران بەداخەوە کوژرا و بریندار بوون کە لەو ئامارە 43 کەسیان کوژراون بە هۆکاری جۆراوجۆر کە دواتر باسی دەکەم و 215 کەسیشیان بریندار بوون و زۆربەی و بریندارانەش خانەنشین بوون و کەمەندان بوون. جا دێمەوە سەر ئامارەکانی ئەم ساڵ، ئەم شەشمانگی یەکەمی ساڵی 2023 لەم شەشمانگەدا 61 کەس سەرجەم لە کۆڵبەران لە سنووری پارێزگاکانی وەکو کرماشان، کوردستان و ئازەربایجانی غەربی کوژرا و بریندار بوون کە لەو 61 کەسە 11 کەسیان کوژراون و گیانیان لەدەستا و 50 کەسیشیان بریندار بوون و لەو 50 کەسەیش دووبارە بەداخەوە زۆر لە کۆڵبەران کەمەندان بوون و خانەنشین بوون. هەروە کە باسم کرد ئامارەکان لەم شەشمانگەدا لە چاو ساڵی پار کەمیان بە خۆیانەوە بینیوە و ئەم کەمبوونەوەش بێهۆکار نییە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کە من دەیبینم جێگیرکردنی هێزێکی زۆری سەربازی کۆماری ئیسلامی لەسەر سنووری ئەو پارێزگانانەیە کە ناوم برد و بۆ هۆیەوە کۆڵبەران ناتوانن زۆرتر بڕۆن بۆ کۆڵبەری و کە دەکەونە بۆسە و تەقەیان لێ دەکەن و گیانیان نەدەست دەدەن. یەکێتریش لە هۆکارەکانی ئەوەیە کە کۆماری ئیسلامی بەرگیری دەکات لە گەیشتنی ئاماری جۆراوجۆر لە هەموو بابەتێکەوە بە هەواڵنێرەکان و میدیاکان. ئەمە دوایین ئامارەکان بوو کە باسم کرد. بەڵێ هاوڕێ پەریا، کەمترین تەمەنی کۆبەران چەندەوە؟ ئایا ژنانی شێبوونیان هەیە لەو ئاستەدا؟ بەڵێ لەناو کۆڵبەرانە ئێمە ژنانیش بوونیان هەیە کە بەشێکی زۆریان هەر ژنانیش کە دەبنە قوربانی ژنانی کۆڵبەر. دوایە و کەمترین تەمەنی کۆڵبەران تا ئەو ئامارانەی کە ئێمە هەمانە گەیشتوتە 12 ساڵ و 13 ساڵیش لەناو منداڵان کە بەداخەوە زۆربیان دەبنە قوربانی هەر لەو منداڵانە. نمونونەکەی لە چەند ساڵی ڕابردوودا ئازاد و فرهاد کە لە شاخەکانی سەر سنوورەکان بەهۆی سەرمابردوویەوە گیانیان لەدەستدا. جا هۆکارەکەشی کە خەڵک ڕوو دەکەنە کۆڵبەری هۆکارە سەرێکەکەی کۆماری ئیسلامیە کە ئیجازە نادات فرسەتی شغڵی بۆ بەتایبەت
لاوان و تازە لاوان پێش بێت لەو پارێزگانە یا بەتایبەت لە شارە سنوور نشینەکانە و شارانەکە لەسەر سنوورەکانن. ئەو هۆکارە بوو کە باسم کرد بنەماڵە هەیە کە سەرپەرستیان نییە کە ڕوودەکەنە کۆڵبەری یان نەخۆشییان هەیە لە ماڵەوە یا تازە لاوان کە خوێندکارێکی زۆرمان هەیە کە دەرسیان تەواو کردووە و بەداخەوە فرسەتی شغڵیان نییە کە بچنە سەرکار بناچاو ڕوودەکەنە کۆڵبەری وە دواترش هەر ئەم کۆڵبەرانە بە هۆکارهای جۆرا و جۆر وەکو تەقەی ڕاستەوخۆی هێزە سەربازیەکانی سەر سنوورەکان لە کۆڵبەران کە هۆکاری سەرەکیەتی دەبنە قوربانی یان وەکو ئەوەی کە دەچنە سەر مینا یا کەوتنە خوارەوە لەو شاخانە دەکەونە خوارەوە و گیانیان لەدەست دەدەن یان تەسادف دەکەن و یان لە سەرما یان غەرق دەبن نقم دەبن لە ڕێگای کۆڵبەریە گیانیان لەدەست دەدەن. یا بەداخەوە بە تەقی ڕاستەخۆی هێزەکانی ڕژیم هەموو جارێ ئەبن بە تۆمەی ئەوان و تەقییان لەیەکەن. هاوڕێ پەریا زۆر سپاس بۆ بەشداریت لەو بەرنامە. زۆر سپاس بەس پێم خۆش بوو یەک شت باس بکەم ئەوەی کە داوا بکەین لە خەڵکی کوردستان خەڵکی ئاگای کوردستان و بەتایبەت چالاکانی کرێکاری کە چاوپۆشی نەکەن لەم جنایەتانی کۆماری ئیسلامی کە بەرامبەر بە کۆڵبەران ئەنجامی دەدەن و لە کۆبوونەوەکانە لە ئیحتسابەکانیانە کە وەکو لە ساڵی 97 دا بینیمان کە لە شاری بانە و دواتری شارەکانی تر دەستیان کرد بەو مانگرتنە بەرامبەر بە جنایەتی کۆڵبەران بێدەنگ نەبن. زۆر سپاس دەست خۆشمانە. سپاس. بەڕێوەبردنی مەراسمی ڕۆژی لەدایکبوونی پەیمان منبەری لە شاری سنە بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممادەی مانگی پوشپار وێڕایی هەڕەشەکانی ئێدارەی ئیطلاعات کۆمەڵێک لەدایکانی دادخواز بە مەبەستی ڕێزگرتن لە یادی پەیمان منبەری لەسەر گڵکۆی ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە بەپێی راپۆرت ببورن بەپێی بانگەوازێک کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرابەوە بڕیار بوو لە ساڵ ڕۆژی لەدایکبوونی پەیمان منبەری خەڵکی ئازادی خواز لە سەر مەزاری ئەو گیانبەخت کردووە کۆ ببنەوە بەڵام ناوەندە ئەمنیەتەکانی شاری سنە هەڕەشەیان لە بنەماڵی پەیمان کرد و ڕێگەیان نەدا مەراسمەکە لەسەر گڵکۆکەی ناوبراودا بەڕێوە بچێت. سەرڕایی گوشارەکانی ئێدارەی ئیطلاعات ژمارەیەک لە دایکانی دادخواز لەسەر گڵکۆی پەیمان منبەری کۆبوونەوە و ڕێزیان لە بیر و باوەڕیەکانی گرت. ڕێزگرتن لە یادی سەرینا ئیسماعیلزادە لە شاری ورمێ ڕۆژی شەمەدەی مانگی پوشپار کۆمەڵێک لە لاوانی شۆڕشگێڕی شاری ورمێ هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی سەرینا ئیسماعیلزادە چالاکیان ئەنجامدا. بەپێی راپۆرتەکان لاوانی شۆڕشگێڕی شاری ورمێ بە چاپکردنی وێنەی سەرینا ئیسماعیلزادە و بڵاوکردنی تراکت یادی ئەو هەمیشە زیندوەیان بەرزڕاگرت. جێگە ئاماژەیەکە سەرینا ئیسماعیلزادە تەمەن 16 ساڵ و خەڵکی کەراج ڕۆژی یەکی ڕێزبەری 1401 بە زەربەی باتۆمی سەرکوتگەرانی ڕژیم گیانی بەخت کرد. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری فوعاد قەدیمی لە سنە ڕۆژی شەممادەی مانگی پوشپار ژمارێک لە بنەماڵەی دادخوازان لەسەر گڵکۆی هەمیشە زیندوو فوعاد قەدیمی لە شاری سنە کۆبوونەوە و یاد و بیرەوەریەکانیان بەرز نرخاند. بەپێ ئەو گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دایکی فوعاد قەدیمی لە ئارامستان ڕۆڵەکەی ئەلاوێنێتەوە و ئومید قەدیمی برای ئەو هەمیشە زیندووە دەڵێت کاتێک فرمێسکەکانی دایکم دەبینم بەڵێنیت پێدەدەم کە بە زوویی لەسەر مەزاری بکوژەکانت شایی بگێڕم. فوعاد قەدیمی هاوڵاتی خەڵکی مەهاباد ڕۆژی 28 خەرمانانی 1401 لە ڕۆتی شۆڕشی ژینا لە شاری سنە بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. لە هەواڵێکی دیکەدا کوڕی هەمیشە زیندوو حەبیب فەتحی لەسەر گڵکۆی باوکی لە شاری دیواندەرە حازر بووە و بەڵێنیدا درێژەدەری ڕێگای پڕشانازی بێت. دیداری بنەماڵەی دادخوازان لەگەڵ بنەماڵەی کەماڵ ئەحمەدپور لە شاری مەهاباد
بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەممەدەی مانگی پوشپار کۆمەڵێک لە دایکانی دادخواز لەگەڵ بنەماڵەی گیانبەختکرد و کەماڵ ئەحمەدپور لە شاری مەهاباد دیداریان کرد و پێکەوە لەسەر گوڵکۆی ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە. بەپێی ئەو راپۆرتە بنەماڵەی دادخوازانی مەهاباد با بەدەستەوەگرتنی وێنەی ڕۆڵەکانیان وێڕای ڕێزلێنان لە فێداکاریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. شایانی باسەکە کەماڵ ئەحمەدپور ڕۆژی 27 خەزەڵوەری 1401 لە کاتی خۆپشاندانەکانی شاری مەهاباد بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. ناڕوونی چارەنووسی کاوە بەهمەنی و موختار منبەری لە زیندانی سنە. بەپێی راپۆرتەکان ماوەی 33 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی موختار منبەری هاوڵاتی خەڵکی گوندی نێری سنە تێپەڕ دەبێت و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستە نییە. هەروەها سێ حوتو بەسەر کاتی بەندکرانی کاوە بەهمەنی کارمەندی زانکۆی ئازادی سنە تێپەڕ دەبێت و چارەنووسی بەنادیاری ماوەتەوە. بەپێی زانیاریەکان موختار منبەری لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەی بێبەشکراوە و بەدواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێ ئاکام ماوەتەوە. شایانی باسەکە موختار منبەری ڕۆژی دووشەممە 8 جۆزەردانی ئەمساڵ لەلایەن ئێدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نەدیار ڕاگوێزرا. هەروەها کاوە بەهمەنی کارمەندی بەشی کارگێڕی زانکۆی ئازادی سنەکە ڕۆژی 7 جۆزەردانی ئەمساڵ لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر کرابوو تەنیا پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ کەسوکاریدا هەبووە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێپەشکراوە. پچڕانی هێڵی تەلەفۆنی بەندی ژنانی زیندانی سنە و نیگەرانی بنەماڵەکان. ماوەی هەفتەیەکە هێڵی تەلەفۆنی بەندی ژنانی زیندانی شاری سنە بە تەواوەتی پچراوە و بەندکراوان لەو ماوەیەدا هیچ پەیوەندیەکیان بە بنەماڵەکانیانەوە نەگرتووە. بەپێی راپۆرتەکان بەدواداچوونەکانی بەندکراوانی ناوەندی چاکسازی و پەروەردەی سنە و بنەماڵەکانیان لەم پەیوەندیەدا بێ ئاکام ماوەتەوە و هیچ لایەنێکی پەیوەندیدار وڵامی داواکاریەکانی نەداوەتەوە. بەوەتەی سەرچاوە خۆجەیەکان بەرپرسانی زیندانی سنە هۆکاری پچڕانی هێڵی تەلەفۆنی ئەو بەندیخانەیان بۆ کێشە لە هێڵەکان و خراپبوونی کابلەکان نەگەڕاندوێتەوە، بەڵام بنەماڵەی بەندکراوان نیگەرانی دۆخی ببورن نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکانیان و پێیان وایە بە ئەنقەست هێڵەکانیان قەتەع کردووە. گیانەدەستانی دوو گەنج لە بەنداوی کازمی بۆکان. ڕۆژی شەمەدەی مانگی پوشپار دوو گەنجی تەمەن 21 و 30 ساڵ بەهۆی نقمبوون لە بەنداوی کازمی بۆکان گیانیان لەدەستا. بەوەتەی بەرپرسانی ڕێکخراوی فریاکەوتنی خێرای بۆکان لەوێکی تەمەن 11 ساڵی خەڵکی سەقز ڕۆژی ڕابردوو لە نزیک گوندی سارۆقامیش و لە کاتی مەلەکردندا نقمی ئاو بووە و گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە گەنجێکی تەمەن 30 ساڵی خەڵکی بۆکان لە نزیکی گوندی لەگز بەهۆی شارەزانەبوون لە بواری مەلەوانی ژێر ئاو کەوتووە و گیانی لەدەستاوە. شایانی باسەکە دوو تیمی غەواسی لە شارەکانی بۆکان و سەقز پاش چەند کاتژمێر توانی ویانە تەرمی ئەو دوو هاوڵاتیە دەربێنن. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی ببورن پایانەکانی خارک و ئەسەلوویە. بەیانی یەکشەممە 11 مانگی پوشپار کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانی لە پرۆژەکانی نەوت و گازی خارک و ئەسەلوویە دژ بە خراپی دۆخی مەئیشات کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان کرێکارانی پەیمانی شاغڵ لە پرۆژەکانی نەوت و گازی خارک و ئەسەلوویە لە ئاست کوالیتی خراپی خۆراک و دابین نەکردنی ئیمکاناتی ڕیفاهی ناڕازین و دەڵێن خۆراکی کرێکاران ڕسمی و قەراردادی لە ڕێستۆرانێت ساز دەکرێت و کوالیتەکەی لەگەڵ ئەو خۆراکەی ئەیدەنە کرێکارانی پەیمانی زۆر جیاوازە. بەوەتەی کرێکارانی ناڕازی پێشتری چەندین جار لە ئاست دۆخی خراپی خۆراک ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام هەمیشە بەڵێنی درۆیان پێداون و خواستەکانیان جێبەجێ نەکراوە. برینداربوونی هاوڵاتیەکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بەلوچستان. ڕۆژی هەینی 9 مانگی پوشپار هاوڵاتیەکی بەلوچی خەڵکی شارستانی
سیبوو سۆران بە ناوی سەمیر ئەیوبی تەمەن 30 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتەکان سەمیر ئەیوبی دانیشتووی ناوچەی دەشتوکی سەر بە شارستانی سیبوو سۆرانەوە ڕۆژی هەینی لەلایەن چەند ماتۆرسوارەوە لە پارکی ئەو شارە درراوەتە ببورێنراوەتە بەر دەستڕێژی گولە و بە سەختی بریندارکراوە. شایانی باسەکە ئەو هاوڵاتیە بەلوچە ئێستا لە بەشی تایبەتی نەخۆشخانە لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە. چوونەسەرەوەی ئاماری فڕێدانی کۆرپەڵە لە تاران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی بێهزیستی و بێهداشتی کۆماری ئیسلامی ئاماری فڕێدانی کۆرپەڵە لە شاری تاران و دەوروبەری بە ڕێژەیەکی بەرچاو چووەتە سەرەوە. بەوتەی بەرپرسانی ڕێکخراوەکانی بێهزیستی و بێهداشتی ڕژیم هەر حەوتو دەیان کۆرپەڵەی فڕێدراو لە تەنیشت سەتڵی زبڵیان جۆگەلەی ئاوی شەقامەکانی تاران و ناوچەکانی دەوروبەری دەدۆزرێتەوە. چوونە سەرەوەی ڕێژەی جیاوازی چینایەتی بەرنامەکانی ڕژیم بۆ بردنە سەرەوەی ئاماری جەمعیەت و قەدەغەی لە باربردنی کۆرپەڵە، پارەسەندنی هەژاری و لەشفرۆشی و دابین نەکردنی ئیمکاناتی بێهداشتی بۆ دایکانی دووگیان لە سەرەکیترین هۆکارەکانی بەرزبوونەوەی ئاماری فڕێدانی کۆرپەڵەیە لە ئێران. ئامادەکاری ڕژیم بۆ شەپۆلی دووهەمی شۆڕش لە ئێران. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی ئەبرار سەرۆکی پۆلیس و فەراجەی ڕژیم ڕۆژی ڕابردوو سەردانی رووسیەی کردووە و بڕیارە بۆ چین سەفەر بکات و لە ئەزموونەکانی هێزی گاردی میلی ئەو وڵاتانە بۆ سەرکوتی نەیارانی خۆی کەڵک وەربگرێت. بە وتەیەکان ناسانی کۆمەڵناسی لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و پەرەسەندنی گرانی و هەژاری لە ئێران دەیان کێشەی کۆمەڵایەتی سەری هەڵداوە کە لە کۆنتڕۆلی ڕژیم نەماوە. هەروەها کێشەکانی دیکەی وەکو گەندەڵی و بێئاوی بەرەوکی پێگرتوون و لە داهاتوویەکی نزیکدا شەپۆلی دووهەمی شۆڕشی گەلانی ئێران دەست پێ دەکات. بەرپرسانی دام و دەستگا ئەمنیەتیەکانی ڕژیم لە ئێستاوە ڕێکەوتنامە لەگەڵ پۆلیس و گاردی میلی وڵاتانی چین و رووسیا واژۆ دەکەن و دەیانەوێت لە ئەگەری ڕووخانی دەسەڵاتەکەیان هێز و ئیمکاناتی ئەو وڵاتانە بە یارمەتیان بگات. مانگرتنی کرێکارانی کارخانەی بەرهەمهێنانی ئاو لە بریتانیا دوایین هەواڵمانە. زیاتر لە 1000 کرێکاری کارخانەی بەرهەمهێنانی ئاو لە بریتانیا ڕۆژی شەمەدەی پوشپەڕ دژ بە کەمی حەقدەست و مەزایە مانیان گرت. بەپێی راپۆرتەکان ئاستی بەرهەمهێنان لە کارخانەی یونایتدی بریتانیا بەهۆی نۆژەنەکردنەوەی ماشیناڵات دابەزیوە و خاوەنکار تەنیا لەگەڵ چوونەسەرەوەی 8.6% ئاستی حەقدەست و مەزایای کرێکارانی ئەو ناوەندا ڕەزایەتی نیشانداوە. ڕۆژی ڕابردوو 1100 کرێکاری کارخانە کە لە بوارەکانی ئاوی خواردنەوە و ئاوەڕۆدا کار دەکەن پەیوەست بە مانگرتن بوون و ڕایانگەیان کە ئەگەردان وستانی نوێنەرەکانیان لەگەڵ خاوەنکار با کام نەگات ئەوە درێژە بە مانگرتن ئەدەن. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشتان کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.